رادیویا دنگی گل دنگی آزادیه. ئەم کاتتان باش بیسەرانی هێژان لە ڕادیۆ دەنگی گەلەوە بە یارمەتی ئەو کارانم گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەتان پێشکەش دەکەین. لە شاری ستراسبورگی فەڕەنسا پێویست بە بابەتەکانی بانگەوازی ئاشتی و کۆمەڵایەتی ڕێبەرۆجەلان و پرسی زایندەپەرستی بە بەشداری ژمارەیەک لە کوردان و دۆستانیان لە ناوەندی کۆمەڵگەی کوردی دیموکراتیکی ستراسبورگ و با پێشەنگایەتی کۆمەڵی ژنانی زین پانێلەیەک سازدرا. ئەندامی کەسگەری ژنانی کورد و ئەوروپا تەژەکە لە وتارێکدا ئاماژەی بۆ کرد هەموو ڕوانگەیەکی ڕێبەرۆجەلان لە ئاستی مانیفێستۆدایە و وتیشی ڕێبەرۆجەلان جارێکی دیکە ڕوونی کردوێتەوە لە جیهاندا تا کۆتایی با کۆیلایەتی سەر ژنان نەهێنرێت هەرگیز ئازادی نایەتە دی. هەروەها لە بەردەوامیشدا ئاماژەی بۆ کرد گەردەوڵەتی تورک با جددیەتەوە لە هەنگاوەکان بێتە پێش ئەوە بۆ هەموو کۆمەلگا دەبێتە هۆکاری بنیازنانی ئاشتەوایی کۆمەڵایەتی و بانگەوازیشی لە هەمووان کرد خاوەنداری پشتیوانی پرۆسەی ئاشتی بکەن. لە بەشی دوومی پانێلەکەدا بابەتی زایندپەرستی کۆمەڵایەتی لە ڕوانگەی دەستپێشخەریەکانی زانستی ژۆنۆلۆژیەوە هەڵسەنگێنرا. چالاکی نۆبەتی خەڵکی کەمپی پەنابەرانی شەهید ڕۆستەم جوودی مەخموور کە لە 20 تەمووزی ساڵی 2023ەوە بۆ ئازادی جەستەی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان دەستی پێکردووە بە ئیرادەیەکی بەهێزەوە لە ڕۆژی 600مینیدا و لەگەڵ گروپی 118میندا بەردەوامە. لە سەرناوی گروپی 117مین بەیاننامەیەک خوێندرایەوە و سەرنج بۆ پرۆسەی دەستپێشخەری ڕاکێشرا و وتیشیان ئێمە وەک گەنجانی مەخموور پشتیوانی پرۆسەی ئاشتی دەکەین. Li şexsê tevayê şehîdên Kurdistanê de wed vedixwînin deqeyek rêzgirtin. Şehîd ronaya riya me ne. Serokatî beramberî Tirk û dewletên hegemon felsefeya xwe ya civaka demokratîk azadiya jinê belavê cîhanê teva kir. Ev tekoşîna ku hatiye nîşandan bi saya serokatî gerî lave civaka azadîxwaz geşt asta herî jor. Îro em hatine merhaleyekî ku aştî û çareserkirina pirsgirêka Kurd. Jin jiyan azadî, jin jiyan azadî. Bêjî seray apa, bêjî seray apa. بە پێشەنگایەتی ئەنجومەنی ژنانی دەستدانهێوی و ناو بەرلین لە ناوەندی کۆمەڵگەی دیموکراتیک کۆبوونەوەی گەل ئەنجام دراو. لە کۆبوونەوەکەدا بانگەوازی ڕێبەرۆجەلان بۆ ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک و بڕیاری ئاگربەست تاوتوێکرا. هاوسەرۆکی ناو بەرلین حوسێن یەڵماز ڕایگەیاند بە گوێرەی بانگەوازەکەی ڕێبەرۆجەلان چالاکی ئەنجام دەدەن و هەروەها هاوسەرۆکی کەجەدەکە ئەوروپاش تیشکی خستە سەر گرنگی بانگەوازەکەی ڕێبەرئۆجەلان بۆ بەدیهاتنی ئاشتی. هەروەها وتیشی پەیامەکەی ڕێبەرۆجەلان بۆ ڕۆژاوای بەبیرهێناوە وتی دوایین بانگەوازی بەڕێز ئۆجەلان دەستپێکێکی نوێیە. لەلایەکی تریشەوە ئەندامی مافدات پارێزەر ئەرگۆل ڕایگەیاند یاسای تایبەت بۆ ڕێبەر ئۆجەلان دانراوە و سیستەمی زیندان و گۆشەگیری ئێمراڵی دامەزراوە و ئەمڕۆ ئەم سیستەمە لە تەواوی وڵات بڵاو بۆتەوە و تشکی خستە سەر بڕیارەکەی کۆمیتەی وەزیرانی کۆنسەی ئەوروپا بۆ جێبەجێکردنی مافی هیوا وتی تورکیا لەمڕۆ ڕێفۆرمی دادوەری ئەنجام دەدات و بڕیار بۆ ئەنجامی بدات، بەڵام تا ئێستا هیچ پێشکەوتنێکی بەرچاو نەبووە. هەروەها بەشدار بووان سەرنجی خۆیان دەربارەی ئاگربەست و بانگەوازەکەی ڕێبەرئۆجەلان دەربڕی و پەیامیاندا هەموومان بەرپرسیارەتی خۆمان بۆ سەرکەوتنی پرۆسەکە ئەنجام دەدەین. کۆردیناسیۆنی کەژەکە دەستنیشانی کرد ئایدۆلۆژیای ڕزگاری ژنان و چوار گوڵان نێرگزەکەی ڕێبەرۆجەلان بە نرخترین و جوانترین دیاریەوە وتیان لا دەستی ئێمەدایە کە بەم دیارەوە ژیانی خۆمان ژنان منداڵان ژنانی گەنج بکەینە نێرگز و بکەینە بەهار و نمونەی باخچەیەک.
هەروەها وتیشیان دڵخۆشین بەم شێوەیە پێشوازی لە بەهار دەکەین و بە ماناداریەوە ڕاپەڕین و تێکۆشانی دامەزراندنی دیموکراسی و هیوامان بۆ ئایندە مەزن دەکەین. هێزەکانی پاراستنی گەل هەپەگە لە ڕاگەیاندراوێکدا یادی سێ گەریلایی شەهیدی ئازادی کوردستانیان کردەوە کە لە هێرشە داگیرکاریەکانی دوژمن بۆ سەر هەرێمەکانی پاراستنی مدیا شەهید بوون. لە سەرەتای ڕاگەیاندراوەکەی هەپەگەدا ئاماژە بۆ کراوە بە ڕێز و پێزانینەوە یادی جیهان ساریا و ئۆزگۆر دەکەینەوە کە لە 25 تەشرینی دووەمی 2019 لە ئەنجامی هێرشەکانی دوژمندا شەهید بوون. هەموو کاتێک لا تێکۆشانماندا یادی سنگینی جیهان ساریا و ئۆزگۆر زیندوو دەبێت و دەکەین بە ئاڵای سەرکەوتنمان. هەپەگەڕاشی گیان جیهان ساریا و ئۆزگۆر کە وەک هەموو ژن و گەنجێکی کورد هەستیان با مەترسی قڕکردن کرد لا دژی گەلەکەمان لە تەواوی ژیانی شۆڕژگێڕانەیاندا بە شایستەیەوە پێویستی هەڵبژاردننی تێکۆشانیان جێبەجێ کرد. وەک هەواڵانی شەهیدمان سەرساغی خۆمان لە بنەماڵی جیهان ساریا و ئۆزگۆر و لە هەموو گەلی کوردستانی وڵات پارێز دەکەین و بەڵێنی بەردەوام بوونمان لەسەر هێڵی ئامانجی تێکۆشانی هاوڕێیانی هێژامان دووپات دەکەینەوە. هەپەگە ناسنامی شەهیدانی بەم شێوەیە خستووە تاڕوو. ڕیندا خێری حاجی بە ناسناوی جیهان هێڤرۆن لە شەنگال لەدایک بووە. پەلدا دووگری بە ناسناوی سەیران لۆرین لە ئامەد لەدایک بوو و ڕەفیق دەمیر بە ناسناوی ئۆزگۆر سەر هەڵدان لاوان لەدایک بوو لە 25 تەشرینی ساڵی 2019 لە هەرێمەکانی پاراستنی مدیا شەهید بوون. ناوەندی ڕاگەاندنی هێزەکانی سووریای دیموکراتیک قەسەدە سەبارەت بە ئاماری 24 کاتژمێری ڕابردووی هێرشەکانی دەوڵەتی تورک و چەتەکانی و وەڵامدانەوەی شەڕڤانان ڕاگەاندراوێکی بڵاو کردەوە و ڕاگەان لا بەرەی بەنداوی تەشرین سوپای تورک تەواوی شەوی شەمبە و یەکشەمبە با تۆپ هاوێژی قورس و گول لە هاوەن دەوروبەری بەنداوی تەشرینی تۆپ باران کردو و هاوکات با فڕۆکەی جەنگی و بێفڕۆکەوانیش بەسەر هەرێمەکەدا سوڕاوەتەوە. هەروەها قەسەدەڕای دەگەنێت لەو کاتەی کە چەتەکان لە ئامادەکاریدا بوون بۆ سەرخاڵێکی هێزەکانی قەسەدا لە گوندەکانی باکووری بەنداوەکە یەکینەکانی شەهید هارون گورزیان لاگربوونەوەی چەتەکان داوە و لە ئەنجامدا چەتەیە کوژراوە و چەندانی دیکەش بریندار بوون. هەروەها لا گوندی ئیمامەی بەرەی حدەیر حافر شەروانن بەرپرچی هەوڵە هێرش بەریەکانی چەتەکانیان داوەتەوە و لە ئەنجامدا چەتەیەک بریندار بوو. لە بەرەی قەرەقۆزاخیش هێزەکانی قەسەدە لە دژی خاڵ و بارەگای داگیرکەران و چەتەکانیاندا سێچالێکی سەرکەوتویان ئەنجامداوە و ڕۆژەیەکی زۆر لە چەتەکان بریندار بوون. فڕۆکەی جەنگی دوژمن زنجیرە هێرشێکی لە دژی گوندەکانی تینامەلها خەزەق گۆڕەپانی سرین ئەنجامدا و زیانێکی زۆر بار مڵک و ماڵی هاوڵاتیانی مەدەنی کەوتووە و هەروەها چەتە و داگیرکەران بە شێوەیەکی هەڕەمەکی گوندەکانی تینا جاددا بیرحەسۆ خەزاقتی کانمەلها سینا گردەکانی سێوێ و قەرەقۆزاقیان بە تۆپ هاوێژ تانک موشک و هاوان تۆپ باران کردووە و لا کۆی ئەو گوندانەدا زیاد لە 50 گولە تۆپیان بەرکەوتووە. هەروەها لە تەواوی ڕۆژەکەدا فڕۆکەی جەنگی و بێفڕۆکەمانی دەوڵەتی تورک بە ئاسمانی کۆبانی عین ئیسا و گوندەوارەکانیاندا سوڕاوەتەوە. کۆنگرەی ستار بانگەوازی لە هەموو ژنانی جیهان کرد و ڕایگەیان دەبێت ژنان لە بەرامبەر کۆمەڵ کوچەکان دەنگ و تێکۆشانی خۆیان بڵندتر بکەن. کۆنگرەی ستار لە کانتۆنی قامیشلو بۆ شەرمەزارکردنی کارەکانی هەتەشان لەسەر ژنان ڕاگەیان دراوێکی نووسراویان بڵاو کردەوە. ڕانگەیان لە مانگی ڕەمەزاندا ئەنجامدانی ئەم کارانە نیشاندادا کە ئەوانەی ئەو کارە دەکەن چەند بێ ئەخلاقن و ئەو کردەوانە حەقیقەتی ئەو گروپانە دەردەخات. گروپا چەکدارەکانی سەربە دەسەڵاتی دیماش خێرشیان کردە سەر یەکێک لە خاڵەکانی هێزەکانی پاراستنی گەڕەکی شێخ مەقسوود و هێزەکانی پاراستنی ناوخۆش ڕوبەڕوویان بوونەوە و لە ئەنجامدا پێکدادان ڕوویدا و 12 چەکداری گروپی هێرش بەرکوژران و بریندار بوون. میدیاکان بڵاویان کردوتەوە چەکدارانی سەربە دەسەڵاتی دیمەشق خێرشیان کردوتە سەر خاڵی هێزەکانی ئاسایشی ناوخۆ و هێزەکانی پاراستنی شێخ مەقسوود لە ناوچەی ئەلدۆرادۆی
ئەندامی هێزەکانی ئاسایشی ناوخۆ و هاوڵاتیەکانیان بریندار کردووە. هێزەکانی پاراستنی شێخ مەقسوود هێزەکانی ئاسایشی ناوخۆ وەڵامی هێرشەکانیان داوتەوە و پێکدادان ڕوویداوە و سێ کاژمێری خایاندووە بەهۆیەوە 12 چەکداری سەربە دەسەڵاتی دیماشق کوژراون و بریندار بوون. کۆمیتەی ئامادەکاری نەورۆز دروشمی نەورۆزی ئەم ساڵی ئاشکرا کرد و ڕێگەیان نەورۆزی ئەم ساڵ با دروشمی ڕێبەرایەتی ئازادی کۆمەڵگەی دیموکراتیک پیرۆز دەکرێت. جەژنی نەورۆزی ئەم ساڵ لە 84 ناوەندی جیهانی پیرۆز دەکرێت و لە 11 ئادار لە ئامەد و ئستانبول بە ڕاگەیاندنی پەیامێک نەورۆز دەست پێ دەکات و دواتر لە 12 ئادار لە ناوچەی لجەی ئامەد ئاگری نەورۆز دەکرێتەوە. تۆڕی مافەکانی مرۆڤی کوردستان ئاماری لا سێدارەدان و دەستگیرکردن و بانکێشکردنی هاوڵاتیان و چالاکوانانی کوردی لالایەن هێزە ئەمریکانی ئێرانەوە لە مانگی ڕابردوودا بڵاو کردەوە و ڕێگەیان لە مانگی شوباتی ئەمساڵدا 4 زیندانی کراوی کوردی خەڵکی کرماشان لە زیندانەکانی قەسل حساری کەرج و دیزڵاوای کرماشان با تۆمەتی جۆرا و جۆر لە سێدارە دراون. هەروەها 2 چالاکوان و هونەرمەندی کورد با تۆمەتی سیاسی سزای زیندانی کردنیان بەسەردا سەپێنراوە و باس لەوەش کراوە لە مانگی شوباتی ئەمساڵدا لە شارەکانی سنێ ورمێ و کرماشان 82 هاوڵاتی و چالاکوانی کورد با هۆکاری سیاسی لەلایەن هێزەکانی ئێران و دەستگا دادوەریەکان دەستگیر کراون و 5 کەسی دیکەش بۆ جێبەجێکردنی سزای زیندانیکردن ڕەوانی زیندانەکانی بۆ کانسنە و نەقەدە کراون و هەروەها لە مانگی شوباتدا لە شارەکانی سنامەها سەقز سەڵماس و قوڕوە 9 هاوڵاتی و چالاکوانی کورد بانکێش کراون و لێپرسینەوەیان لەگەڵ کراوە. گەیشتینە کۆتایی گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرە هەر شاد بن.